ڕووداوەکانی هاتوچۆ تەنها پێکدادان و وەرگەڕان و مانۆڕکردن نییە. زۆر جار مرۆڤەکان لە هاتوچۆدا بە هۆکاری جیاواز دەبنە قوربانی. یەکێک لە هۆکارە جیاوازانەش سووتانی ئۆتۆمبیلە کە مرۆڤەکان تووشی زیانی مادی و گیانی دەکات. دوای سووتانی ژمارەی زۆر لە ئۆتۆمبیل، ترافیک بە دەداچوون بۆ هۆکاری ڕوودانی ئەو گڕگرتن و سووتانانە دەکات. زۆربوونی حاڵەتی ئاگرکەوتنەوە و سووتان لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان لە سلێمانی و هەولێر و دهۆک بۆتە جێگای مەترسی و دڵە ڕاوکی بەشێک لە شۆفێران. بەشێک لەو گرتانە لە شاری سلێمانین و بەشێکیان لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان. بۆیە ترافیک لاڵقەی ئەم جارە بە دەداچوون بۆ کێشە و گرفت و مەترسیانە دەکات کە چەندین کەس و دەیان ئۆتۆمبیل بەهۆیەوە سووتاون. بۆ چۆنێتی و خۆپارێزی لە سووتان لە وەرزی گەرما وەگەرەکانی دروستبوونی ئەو تەقین و گڕگرتنە بە دەداچوون دەکەین. دەمانوێت بزانین ئەو مەترسیانە چین کە بەشێک لە شۆفێرانی تووشی دڵەڕاوکێ کردووە. پێشەوەی بچینە نێو ڕووداوەکان، چیرۆکێکێک لەو قوربانیانە لە ترافیک دەجێڕینەوە. ئەو چیرۆکەش بووە هۆی ئەوەی پیاوێک بڵێ قاچ و دەستم لە دەستدا بەهۆی سووتانی ئۆتۆمبیلەکەم. بەیانی بوو دەوری ساعت 7:30 بوو ڕۆیشتم بەڕێکەتم بۆ گۆڕەشێری سەردانی خۆشی. لە پاشانیش لەو کاتیم بە ڕۆیشتم بەتەنێ مامەوە جەماعەتە لێ بوو، جەماعەتە لە دوای من بوون. دوایش احتیاج دەڕۆیشتین خۆمان کچ هەورازەکەش کچ هەورازەکی هەستم کرد سیارەکە شێشی کەم بوو. وەڵا برێکم ڕاشتە و هەتا برێکم ڕاشتە و دەبینم دووکەر هەستا لە من تایەکان لە من پێشەوە کە هەست دەرکەم کردەوە هەست دەکەم وتم زانم چییە؟ کە تەمەشارێکە لە بوون بۆینتەکان دووکەری ڕەش پێیا بوو کە دووکەری ڕەش پێیا بوو غارم داوە ناو سیارەی بۆینت بکەم کە دوایە پاشان چون بۆینتەکەمە بۆینت نەبەوە. لە پاش بۆینتەکەی چەند حەولدا نەبەوە هەرمی مارمدارش نەبەر بوو ئاگر سەب زیادی کرد لە بۆینتەکان. هەرمی عایلەش نە پشتەوە دانیشت و سیارەکە تەنکەرەکەوە کە پشاوە بۆ ڕەژوو هەموو ئەشی ئامان پێدا کرد هەموو شتێک ئەو چە کۆتایی هات. بنزین تاسیری هەیە زۆر هەز دەکەم بەزینەکە تاسیری زۆرە لەبەر چ سیارە برێن وێ دیار دەبیتن. ئەو ماوەی بە 350 تێ دەکرێت جێ بە 75 و 190 شکم لە بەزینەکان دەرەچتن چکە سیارە حەیبی نەبوو. بەزین تاسیریگەرە زۆر پێش هەموو شەشی بەزینەکە تاسیریگەرە سیارەم وەلە شتە بینی خوا دەینیتم بەس وارە یان شتەکە ئەوەیە بەس شێشەی زۆری بەزینەکەیە چکە لە شێشەکەی ڕادیار دەبیتن. بەجددی هیوادارم حکومەت بە زووتر کات حسابی ئەو بەزینەی بکە ئەو خەڵکێکەوە کە بەزینە خراپەی دەفرۆشە چکە نەکەم خەر زۆر سیاری سوتەیە سەبەبەکەی زۆر بەزینە هیوادارم حکومەت ئەو شتانە ساب بکات. ئیدی لە سەرەتای بە دەداچوونی ترافیک ڕاید سەرکەوت کاڕەش دەبینین کە ئەفسەرێکی مەیدانی شارەزایە لە بەرگری شارستانی هەولێر. دەمانەوێت بزانین ئەو هۆکارانە چین کە ئۆتۆمبیلەکان دەکاتە خەڵۆس. لە ساڵانی ڕابردوو زۆربەی هۆکارەکانی سووتانی ئۆتۆمۆبیل دەگەڕاوە بۆ فیول پەمپ و وەباز دەکرا، بەڵام ئێمە وەکو بەرگری شارستانی لە پارێزگای هەولێر ئەمە نزیکەی ساڵێکە لایەن ئەفسەرانمان لێکۆڵینەوەیەکی ورد و پخوتمان لەسەر ئەم بابەتە کرد. ئێستا گەیشتینە ئەو ئەنجامەی کە سووتانی ئۆتۆمۆبیلەکان بە ڕێژەیەکی زۆر ناگەڕێتەوە بۆ فیول پەمپ، بەڵکو بۆ بەکارهێنانی مادەیەکە پێی دەوترێت
نەفتا لەلایەن هەندێک کەس بەکاردەهێنرێت لەگەڵ بنزینی ئاسایی بنزینی نۆرمال تێکەڵ دەکرێت و دەهێنرێتە بنزینخانەکان و دەفرۆشرێت بە هاوڵاتیان. هۆکاری زۆر گرگرتنی ئەم ئۆتۆمۆبیلانەش دەگەڕێتەوە بۆ ئەم نەفتایە. بۆ لەبەرەوەی ئەم نەفتایە ڕێژەیەکی زۆر غاز و کبریتی تێدایە. کاتێک پلەی گرمی بەرز دەبێت یاخود هەرێ شەڕارەیەک هەبێت زۆر بە خێرایی گردەگرێت. وەک دەبینن کاتێک ئۆتۆمۆبیلێک لە شەقامەکاندا گردەگرێت بە شێوەیەکی زۆر خێرا ئاگر دەگرێت و دەبێتە خۆڵەمێش. ئەم مادەیەکی زۆر خێرا گرگرتووە دەتوانم بڵێم لە بەنزین خێراتر ئاگر دەگرێتن. بۆیە لەلایەن هەندێک کەسەوە بەکاردەهێنرێت ئەم نەفتایە لەگەڵ بەنزین تێکەڵ دەکرێت. ئەوش حاڵی بەنزین. بەپێی زانێرەکانی بەرگری شارستانی و پۆلیسی هەولێر لە ماوەی 6 مانگی ساڵی 2019 تەنها لە شاری هەولێر 116 ئۆتۆمبیل سوتاون. لە ماوەی 5 مانگی سەرەتای ساڵی 2020 زیاتر لە 86 ئۆتۆمبیل تەنها لە شاری هەولێر گەڕیان گرتووە و سوتاون. هاتنی وەرزیاوین و بەرزبوونەوەی پلەی گەرما ڕێژەی سوتانی ئۆتۆمبیلەکان بەرز دەکاتەوە. مەترسی گەڕگرتن و حاڵەتەکانی سوتان زیاد دەکەن. لەو کاتەشکەوە ئاگرە مەترسی دروست دەکات پێویستە شۆفێر ئامێری ئاگرکوژێنەوەی هەڵگربێت تا بتوانێت پێش گەورەبوونی ئاگرەکە کۆنتترۆلی بکات و خۆی و ئۆتۆمبیلەکە لە سوتان ڕزگار بکات. سەبارەت بە پابەندبوونی شۆفێران باڵگرتنی و ئامێرە لەگەڵ ڕایت سەرکەوت دەچینە بەشی پۆلیسی هاتوچۆی هەولێر کەس نەزان. دەمانێت بزانین شۆفێران ئاگر کوژێنەوەیان لە ناو ئۆتۆمبیلەکانیان هەڵگرتووە ئێدی مۆقەدەمامان سەرپەرشتی و کارتە دەبینین. ئەفرەزەکانی هاتوچۆی هەولێر و پۆلیسی بەرگری شارستانی بە یەکتیم دەچنە ڕێگای کەس نەزان هەولێر. لێرە دەیانەوێت ئامۆژگاری و ڕێنمای شۆفێران بکەن. سەرڕایەوەی حکوومەت و یەکەی داریەکان بەردەوامن لە چاودێری بەنزیخانەکان لە ڕێگای لیژنەکانی چاودێری بە دووەداچوون بۆ جۆر و نرخ و باشی و خراپیەوە بەنزینانە دەکرێت. سەرەتا پۆلیسەکان ڕێکارەکانی جانانی مەفرەزە جێبەجێ دەکەن. پێشەوەی ئامۆژگاریان بکەن شۆفێرەکان دەوەستێن و پرسیاری دەربارەی بۆتڵی ئاگرکوژێنەوە دەکەن. باش کاکە ئاگرکوژێنەوەت پێێت و ئاگرکوژێنەوە هەیتت ئیش دەکە ئاگرکوژێنەوەکەت فەحست کردیە؟ ئاگرکوژێنەوەت پێێت و کو دەبێ ئاگرکوژێنەوە ئەتووە بارت هەڵگرتی ئەو شتانە ڕاگری. ئەو لێپرسینەوە دەیان شۆفێر بێ ئاگرکوژێنەوە لەو گەرمایە مانۆر دەکەن. ئاگرێک لە سیارەکەت کەتەوە چ دەکەی؟ ئەدیلۆ هەر ناگریلۆ بێ مەتفی دەبێ هەریق پێبێ ئامێری ئاگرکوژێنەوەی دەستی پێبێ لۆ حالەتە چی ماڵی خۆتە تو ئەو هەموو ئەشایەت پێ ئەو هەموو ئەشایە ئەدێگەر ئاگری بگری لە جادە چ دەکەی کاکە؟ ئاگرکوژێنەوەت هەیە؟ ئیش دەکات فەحست کردیە؟ ڕاگیرە با تەماشای ئاگرکوژێنەکردیە. ئەمە ئێستا بەکەلێک نەمایە بە بەکارهێنان دەبینی ئێستا ئەوە لەسەر سوورەکەیە کەواتە بەکار نای ڕێژەی هەواکە و نایترۆجینەکەی لە ناویتی بەتاڵ بووە. باشە تۆ ناترسێ لە شەقامە سیارەکەدا ئاگر بگری بەم وەرزە گەرمایە ئەی ئاگرێک بێ ئۆتۆمبیلەکە دووشتە چۆن دەتوانی بیکوژێنیەوە؟ کاکە کوی باشێ ئاگرکوژێنەوەت هەیەت و ئیش دەکات فەحست کردیە؟ دەڕاگیرە بە تەماشای بکەیت.
ئەوە چەندە لە کنتا بەکارت نەهینایە باشە دەزانی چۆن بەکاردێ نازانی هیچ زانیاری لەسەر نییە ئەوە یەک لە ئامێرە گرنگەکانە کە دەبی لە ناو هەموو ئۆتۆمبیل لە چێبێ کە تو ئاگر دەگری دەبی بزانی و بەکاری دێنی ئاگری بچووک و کۆنتترۆلی دەکەی و سەرەتاییە دەتوانی بیکوژێنیەوە ئەم گێچەی دەبینی ئەمە لەسەر سەوزەکەیەواتە تەواوە بەڵام کاتێک کە بەکارت هێنا ئەم سمارەی ڕادەچێشی ئەو قردێلەی دەکەیەوە بەکاری دێنی چۆن بەکاری دێنی ئاگرەکە لە چ شوێنێک بوو لەو شوێنەی دەدەی لە مەزدەری ئاگرەکەی دەدەی ئەو لێپرسینەوە بۆ هۆشیارکردنەوەی شۆفێرانە تا لەگەڵ هاتنی وەرزی گەرمای ئاگاداری خۆیان و ئۆتۆمبیلەکان بن بەداخەوە ئێمە تەبینیمان کردووە لە مەفرەزەکانمان بەشێک لە شۆفێران ئاگرکوژێنەیان هەڵ نەگرتووە یاخۆت هەڵیان گرتووە تەنها بەس بتڵەکەیە کار ناکە ئەکسپایر بووە فەحسیان نەکردووە ئاگرکوژێنەوەت هەیە تو تازەت کڕە نانە ئاگرکوژێنەوەکە حەریق دەڕایگرە بینە فەحسی باش کاکە ئاگرکوژێنەوەت هەیە تو دوو لەخرە تۆ بارەت پێیە بەو گەرمایە بێ ئاگرکوژێنەوە کودێت بەڵێ چ لە قاعیدەکەی دەکەێت تۆ چی ئاگرکوژێنەوە ئەلوونەت کڕیەوە مەجال نەبوو دوو مەجای نایە لە زادەیە لە هەموو جەیەکی لێ ڕاگرە ئەبرای بەڕێزم ئەو هەموو ئەشیات پێ سیارەکەت ئەتو لە شەقام دەگەڕێی بە مستەمەڕی ئەشای تەوزیع دەکەی لە دوکانە کو دەبی ئامێری ئاگرکوژێنەوەت پێ نەبی ئێکا ئەوەی بەکارێتی نایەکە ئێ بۆ فرێدە دەیبرای بەڕێزمەوە جارێش کرد پڕ دەکرێتەوە ئەمە لەنا ئۆتۆمبیلەکەی جوانە ئەمە چەند کیلۆیە ئەمە بە گوێرەی ئەو گێچەی دەستخۆشی لێ دەکەم چونکە بە ئامێری ناو ئۆتۆمۆبیل 1 کیلۆیە بەڵام تۆ عەزمێکی گەورە بۆ دادناوە دەستت خۆشبی دەزانی چۆن بەکاردێ ڕێنماییمان بۆ برا شوفێرەکان ئەوەیە کە ئامێری ئاگرکوژێنەوە بە بەردەوامی لەنا ئۆتۆمۆبیلەکانیان هەبێت لە کاتی گەرما بە تایبەت لە کاتژمێر 11 بەیانی تاکو 4 دوای عەسر بە هیچ شێوێک هەوڵ بدەن بەنزین لەنا ئۆتۆمبیلەکانیان نەکەن لەبەر ئەوەی وەرزەکە گەرمایە و مەترسی لەسەر ژیانیان دەبێت کاتێک کە بەنزین تێدەکەن ئەگەر بەنزینەکە بۆنێکی زۆر ناخۆشی لێ هات ئەمە بزانن ئەم بەنزینە نەفتای لەگەر تێکەرەوە نە بەنزینێکی باش نیە یاخود مەچینەکەی لێک دەداتەوە مەچینەی کە لە ئێمە پێی دەرن مەچینە لێدان ئەو جۆرە بەنزینە ئەگەر بزانن ئۆتۆمۆبیلەکانیان مەچینەی لێدا بە زووترین کات لایەنی پەیوەندیار لێ ئاگادار بکەنەوە لەکوێ بەنزینەکەی تێکردێ بزانن دڵنیا بە ئەم بەنزینە فێلی لەگەڵ کراوە مادەی نەفتای تێدایە بە ئۆتۆمۆبیل لێ نەخورێ لەسەر ئەم بەنزینە لەبەرەوەی مەترسی سووتانی زیاترە. بەشێکیان پابەندی یاسا و ڕێنمایەکانن بە هەڵگرتنی ئاگرکوژێنەوە بەڵام بەداخەوە بۆتڵەکان ماوەیان بەسەر چووە یان بەتاڵ و هیچ غازێکیان تێدا نییە. ئەمە ئیش دەکا؟ وڵای بەعیساوە ئەم گێچەت قەت سیر کردووە تەمەشات کردووە بزانی ئیش دەکە ئێستاوە لەسەر سفرە سوورە کەواتە هیچ غازەکەی تێدا نمایە تێدا نماوە لە ناو ئۆتۆمۆبیلەکەت بی لە ناو نەبی هیچ ئیستیفادە لێ ناکە لەبەرەوەی گەر ئاگرێک بی بەکاری بێنی ئیش ناکە. ئیدی هەمووان ئامۆژگاری دەکرێن ئەو ئامۆژگاریانە بۆ ئەوەیە تا شۆفێران پابەند و سەرۆماڵیان لەدەست نەچێت. مامە ئێستا تۆ دەزانی ئەمە ئیش دەکە یان ئیش ناکە؟ ئەمە بە جۆری جێرچەکەی بێ بە ئیش بکات ئەگەر لەسەر سفر بێ ئیش ناکە وایە؟ تەواوە گێچەکەی دابەزی کەواتە بەو مانایە دێ کە ئەمە بەکەلک بەکارهێنانی نەماوە. ئەما بەخۆی ئێستا لەزگەی پەیوەنیە لەبەرەوەی ماوەیەکی زۆرە بەڵام
ڕێژەی هەوایەکەی دانەبەزی و دەبێت ئەو شوێنانەی کاری ئامێری ئاگرژێنەوە دەکەن لەزگەیەکت بۆ لێ دەدا هەر 6 مانگ جارێک دەبێت ئەو ئامێرەی فەحسکەوە لەوەی دڵنیابی کە ئاگرێک بکەوێتەوە تۆ بیتوانی بیکوژێنی. بەپێی لە کۆڵینەوە لیژنەکانی بەرگری شارستانی ئەو سوتانە بەهۆی خراپی بەنزین ڕوودەدات کە مادەیەکە پێی دەگوترێت نەفتە تێکەڵ بە بەنزینی خاوەن دەکرێت ئەو کردارەش مەترسیدارە و دەبێتە هۆی سووتانیان گەڕگرتنی ئۆتۆمبیلەکە و زۆر جار شۆفێر و سەرنشینەکان گیان لەدەست دەدەن. پرۆسەی و تێکەڵکردنە جۆر و مادیە لە ترافیک لەلایەن ڕای سەرکەوت دەخینە ڕوو تا بزانین بۆچی مەترسیدارە و ئامانج لە تێکەڵکردنی چییە. نەفتا سامن نمونونەکەم لەکنە دوو جۆرە معمال ئەوەی کە لە هەولێرەوە هەیە ئەوی تریش سووریا کە لە سووریا دێ داخلی هەرێمی کوردستان دەبێت ئەمانە ئەو مادە بوو کە باسم کرد لەگەر بەنزین تێکرد دەکرێت بە دوو قۆنا خۆناغی یەکەم کاتێک کە ئەو نەوتە خاوە لە ژێر زەوی دەردەهێنرێت لە پاڵاوگا ناوەخۆیەکان دەپالێورێت چار مادەی بەسەرەکی لێ دروست دەبێت بنزین گاز ڕۆن ئەوەی دەمێنێتەوە پێی دەوترێت نەفتا لەگەڵ بەشێکیشی دەبێتە فلۆین ئەو دوو مادەیە کە ئێستا لەبەردەستمە هەریەک شێوازێکی جیاوازی هەیە لە ڕووی مەترسیەکانەوە لە ئۆتۆمۆبیل مەترسیەکانی چین ئەم مادەیە لەبەرەوەی مادەیەکی زۆر قورسە تانچی بنزین پیس دەکات بە هەمان شێوە کە دەوترا فیول پمپ سووتە نەخێر فیول پمپ قەت ناسووتێ فیول پمپ هۆکارەکەی ئەم مادە قورسەیە کەوا دەکات سۆندەکان دەگیرێت خەڵتێک بەجێ دەمێنێت پاشماوەیەکی زۆر ڕەشی لاستیکیە مەمیلەکانی ئەو فیول پمپە دەگیرێت بە ناهێلێت بنزینەکە بگات بۆ ناو مەچینە و گەرم دادێت کە گەرم داهات گڕ دەگرێت بۆ بە خێرایی گردەگرێت لەبەرەوەی ئەمە ڕێژەیەکی زۆر غاز و کبریتی تێدایە بە وەرگرتنی کەمترین شەڕارە و گەرمی ئاگرکەوتنەوە ڕوو دەدات دەبێتە هۆی سوتانی ئۆتۆمۆبیلەکە. زۆر جار جێبیستی ئەوە بوونە کە مۆلیدەی گەڕەکەکان گردەگرێت یاخود تەقینەوەی تانچی گازەکان ڕوودەدات کاتێک خاوەن مۆلیدەک دەیەوێت تانچەکەی پاک بکاتەوە لەبەرەوەی ئەمە ڕێژەی غازی زۆرە ڕێژەی کبریتی زۆرە لە کاتی خاوێنکردنەوە تەقینەوە ڕوودەدات یاخود ئاگرکەوتنەوەیەکی زۆر بەهێز ڕوودەدات و ئەو کەسەی لە نزیک تانچەکەشە دەسووتێت و جان لە دەدەستات. ترافیک بۆ دەرخستنی ڕاستی فەڵکردن لە مەزین دەچێتە ڕێگای گوێر دەمانەوێت کەسێک ببینین کە ماوەی 13 ساڵ لە پاڵاوگەیەکی نایاسایی ئەو کاری بینیوە کە چۆنەوە نەفتایە تێکەڵ بە مازینی پاک و خاوێن دەکرێت ئەو نایەوێت شێوە و دەنگی دیار بێت بۆ ترافیک قسە دەکات و دەڵێت بەنزین کە دێتە ناو شارەکان هیچ کێشەی نییە بەڵام لەلایەن کەسانێک فێڵی تێدا دەکرێت بۆ قازانج و بەدەستێنانی سەرمایی زیاتر. ئەو بەنزینەی ئێستاکە لەگەڵ عرارەتی گەرما دەکرێت تازە لە پێش دوکانی خۆم برادری خۆمە بەنزینەکەی لێ دەچوو ئەوەندەی تێکرد و نەک تێکردنەکە لەگەڵ کورانەکەی هەر دەچوو هەرچوونەکەی زۆر بوو نێوە لە عالەتی ڕۆشتن بە احتیمالی ئاگری هەیە دومی چش ئەو بەنزینە نامو فێری لێ دەکرێت هەمووی نەفتایە تێ دەکرێت یەشی نییە بێ نەفتە کەسی لێ دەرناچێت هەرچی تاجیرە تێی دەکات سەر خۆی تێ ناکە خوارەوەی تێی دەکات هەتا دەگاتە دەزاوەڵاتی مستعیلە تێکراوە.
وش حالي بنزين لا بسوا رحماني ئەو جیانێکە ئاگر دەگری هەر سیارەی ئاگر دەگری 100% ئەو نەفتایە هیچی تر نییە لە نەفتا بەترازە هیچ شتەشتکە نییە ئاگر بگرێت بنزین بیتم بنزین ئاگر ناگرێت فیتپەم ڕناگرێت ئەو فیتپەم ڕدەگری و دەیسوتێنی ئەو نەفتایە ئیمەحمەلیە ئەو مەسفایانەیە کە نەفتایەکە دەرەچێ نەفتایەکەوان لە جیاتی بە جودا بفرۆشێت نزبەی سەعری هەرزانترە زۆر کلفەی کەمتر ڕادەوەستی لە بنزینەکە لە 185 ئەو نەفتایە ئێستا بنزین نییە خۆیان لێت ڕێلەکە گە 36,000 لترە بەعزەشی 30,000 ئەو نەفتایە تێکردیا 6,000 لتری نەفتا بنزین تێکردیا کارە سەد لەوە دروست دەبێت بنزینەکە هیچ مشکلەی نییە فێری لێکرێ هەر ئەو بنزینەی خۆمانە دەستە مووسر بۆ لێ ئاگر ناگرێت بۆ لە لایمە ئاگر دەگرێت خۆی تاجیرە زەخمەکەیە ئەگەر تاجیر نەکرد ئەوی تر بە سافی لێکڕێ خۆی دەیکە ئەگە ئەوێژ نەکرد بنزینخانەکە دەیکە مستعیلە دەرناچێت بێتە دەستەی بە سافی نایەت لێرە کە چوون بنزینم تێکرد بنزینم حەسەنم تێکرد لە ڕێی گوندی دەڕۆیشتم سعات 12 شەو بوو سیارەکەم ئاگری گرت دەستم بۆ بۆنیتی سیارە برد ئاگری گرت بوو دوایش کە دابەزین سیارەکە هەمووی گەڕی گرت یەکسەر سیارەکە ئاگری گرت هەر ئەوەندە کە دابەزیم بەس بۆ خۆمان توانیمان لە سیارەکە بینە دەرەوە کە هاتینە دەرەوە سیارەکە هەمووی ئاگری گرت سیارەکە بۆ ڕژوو هیچی نەما بە سەبەبەکەی بۆ خراپی بنزین دەگەڕێتەوە سەبارەت بە چۆنێتی سووتانی ئۆتۆمبیل و تێکچوونی فیلپامپ بەهۆی ئەو بنزینە وەستایەکی شارەزای چاکردنەوەی فیلپامپ بۆ بزوێنەری ئۆتۆمبیل دەبینی ئەو داخ لە دڵە وردەکاری کاریگەری ئەو بنزینە خراپە لەسەر فیلپامپ بۆ ترافیک باز دەکات ئەسبابی زۆرە پێش هەموویان بنزین ئەو زۆر مەسەن کوالیتی هەیە باشە هەیە خراپ هەرزانەکە عیبنەی مەدایمە هەرزانەکەی تێدەکەین حەقیان لە کوالیتەکەنەوە حەقیان لە هەرزانەکەیە وەکە مەسەن ئەو فیلمەوە ئەو بەچ پیس بۆ هەم پیساتی بنزینە و لە دەرێ نایە ئەوە مەسوی بنزینە پیساتی ناهێلی بێتە ناو فیتپەمی هەموو بنزینەکەی ئەگە بنزین باش کابرا لە شتیوە دەکات بنزینەکە دەزانی کو قورسە قورس مەسەن ئەو فیتپەمەدان درای بنزینی خەفیف بمژی ئەگەرچی بە شێوەیەکی گشتی بەشێکی زۆر لە بەنزینخانەکان پابەندی ڕێنمایەکانی حکوومەتن بۆ پێشکەشکردنی جۆری بنزینی ستاندارد و تەندروست کە زۆر جار بەشێک لە بەنزینخانەکان با پێشکەشکردنی باشترین جۆری بنزین ناو دەردەکەن بەڵام لەلایەکی تر بەشێک لە خاوەنی بەنزینخانەکان و پاڵاوگەکان بە دەستکاری جۆر و کوالیتی بنزین تۆمەتبار دەکرێن و زۆر جاریش بەشێکیان سزادراون بۆ مەبەستە ترافیک نەبەز عەبدولحەمید قایمقامی هەولێر دەبینێت ئەو بنزینانەکە دێت طبعاً لە دەواازەکان کە داخل دەبی پشکنینی بۆ دەکرێت هیچ کێشەیەکی نیە بەڵام بەداخەوە احتمال هەندێک بازرگان بە بەبەستی قازانجکردن بنزینەکە لەگەڵ شتی تر تێکەڵکەن یاخود کوالیتی بنزینەکەیان دابەزێنن فرت و فێل لەگەڵ بنزینەکە بکەن لە بەڕێوبەرایەتی نەوت و کەنزەکانی هەولێر تاقیگە هەیە چەند لیژنەیەکەیە کەوا پشکنینی بەردەوام بۆ بنزینخانەکان دەکەن بە شێوەیەکی هەرەمەچی سەردانی بنزینخانەکان دەکەن بە شێوەیەکی کتوپەڕ سەردانیان دەکەن نمونەی ئەو بنزینە وەردەگرن بۆ ئەوی پشکنینی بۆ بکەن ئەگەر بنزینەکە بەپێی ئەو مواسەفاتە نەبی کە بۆیان دانراوە بە دڵنیایەوە ئیزراعاتی لەگەڵ دەکرێت چەندین بنزینخانەش بە بەردەوامی دادەخرێن سزا دەدرێن خاوەنەکانیان پێ بژاردنیان بۆ دەکرێتن هەروەها لەگەڵ ئەو سەردانە عشوایانەدا خەڵکی سکاڵا دەکەکەوە ئۆتۆمبیلەکەی پەچی دەکەی بەهۆی خراپی بنزینەوە یاخۆت گڕ دەگریتن ئەوەش
لژنەکان دەچن بۆ بەنزیخانانە سەرچاوی بنزینەکە لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێتن جا چ سەردانی ئێمە دەکات ئەو کەسە سەردانی نەوت و کانزاکان دەکات ئاگدارمان دەکاتەوە بە هەر وەسیلەیەک بیتن ئێمە لژنەکان دەنێرین بە کورتی ئەو بەدواداچوون و ئەو گەڕان و پشکنینانە هەیە لە هەموو بەنزیخانەکان لە دەواازە سنووریەکان حاڵەتی شەب بۆ کە ڕووی داوەکە خەڵک گیانیشی لەدەستداوە بەهۆی گرگرتنی ئۆتۆمبیلەکە. باپی ئامارەکانی بەرگری شارستانی لە بەڕێوەبەرەتیەکانی هەولێر و سلێمانی و دهۆک لە ماوەی 5 مانگی ساڵی 2020 زیاتر لە 86 ئۆتۆمبیل تەنها لە شاری هەولێر سوتاون، نزیکەی 27 ئۆتۆمبیل لە شاری دهۆک، ئەو ڕووداوانەش لە شاری سلێمانی زیانی با 42 ئۆتۆمبیل گەیاندووە کە سوتاون و بەشێکیان بوونەتە خەڵووس. لە ساڵی 2019 زیاتر لە 116 ئۆتۆمبیل سوتاون. باپی ئامارێک لەلایەن ئەفسەرێکی بەرگری شارستانی شاری بەغدا تەنها لەو شارە 200 ئۆتۆمبیل گەڕیان گرتووە. ئەگەرچی و زانیاریانی شاری بەغدا فەرمینیە چونکە دوای پەیوەندی بەرنامەی ترافیک بە بەرگری شارستانی و شارە ئامادە نەبوون زانیاری تاوابدەن بۆ ئەو بەراوردەی کردومانە. هۆکاری ئەو سوتانەش بەرگری شارستانی بۆ دەستکاری بنزین لەلایەن بەشێک لە بەنزیخانەکان دەیگەڕێنێتەوە. ئاڕووداوانەش زیانی مادی بەدەیان $1000 دەخەمڵێندرێت جگە لە زیانی گیانی سوتانی شۆفێر و مردنیان. ترافیک ئامانجی سەلامەتی هەمووانە و دەیەوێت کۆمەڵگایەکی تەندروست و سەلامەت لە بواری هاتوچۆ بەرهەم بێنێت و کۆنتڕۆڵی هۆکارانش بکرێن کە زیان بە هاتوچۆ دەگەێنێت.